بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤ سڵاو ئەم کاتتان باش بە هەڵقەیەکی تری بەرنامەی تەوارەکان هاتوونەتەوە لاتان هاوڕێمان بن. سەرەتاو بە پێی نەریتی بەرنامە گوێبیستی چەند هەواڵی تایبەت بە ژنان لە حەوتوی ڕابردوودا دەبین و دێینەوە لاتان. ژنێکی خەڵکی شاری سەردەشت بەدەستی باوک و براکەی دەکوژرێت بەپێی هەواڵێک کە بە کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات گەیشتووە. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا ژنێک بە ناوی ئازیزە قادرزادە کچی ڕەئوف خەڵکی ئاوایی بانازێڕی سەر بە شاری سەردەشت لەلایەن باوک و براکەی تەقەی لێ دەکرێت و گیانی لەدەست دەدات. بەپێی هەواڵی گەیشتوو ئازیزە قادرزادە پێشووتر بە زۆری ناچار کرابوو کە لەگەڵ خزمێکی خۆی لە بانە ژیانی هاوبەشی پێک بێنێ کە دواتر لەگەڵ هاوسەرەکەی تووشی کێشە و گرفت دەبێت و لە کۆتاییدا بەهۆی ئەم گرفتەی کە لەگەڵ هاوسەرەکەی هاتبۆ پێش بەدەستبرا و باوکی بە فیشەک دەکوژرێت. جێگەی ئاماژەیە کە باوک و برای ئازیزە ئێستاکە بە ئازادی لە ناوشاری سەردەشتدا دەخولێنەوە و هێشتا بڕیاری دەست بەسەرکردنیان بۆ دەرنەچووە. خزمەتگوزاری کەمی پزیشکی لە مەریوان قوربانی لێ دەکەوێتەوە. بەپێی هەواڵێک کە بە ئاسۆی ڕۆژهەڵات گەیشتووە ژنێک بە ناوی دڵارام مەحموودی دانیشتووی شارۆچکەی کانی دینار کە حامیلە بوو گواستراوە بۆ نەخۆشخانەی مەریوان، بەڵام بەهۆی کەمی خزمەتگوزاری پزیشکی و کەمتەرخەمی پزیشکان مناڵەکەی گیانی لەدەستداوە. هەر لە پەیوەندی لەگەڵ ئەم پرسە لە مانگەکانی ڕابردوودا ژنێک بە ناوی فەریدە حسێنی دانیشتووی مەریوان لە نەخۆشخانەی ئەو شارە بەهۆی نەبوونی خزمەتگوزاری پزیشکی گیانی لەدەستدا بوو. ئەمەش ناڕەزایەتی شارۆمەندانی مەریوانی بەدواوە بوو و خوازیاری پێداچوونەوە بە دۆخی نەخۆشەکان بوون. ژنێک ئاگری لە جەستەی خۆی بەردا. ژنێک لە سەروەناوی فیروزاوە ئاگری لە جەستەی خۆی بەردا. بەپێی هەواڵێک کە بە کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات گەیشتووە، ژنێک بە ناوی ئەکرەم ڕەزایی کچی میرزا حوسێن بەهۆی کێشەی بنەماڵەیی و گیرۆدەبوونی هاوسەرەکەی بە مادە سڕکەرەکەن ئاگری لە جەستەی خۆی بەردا و کۆتایی بە ژیانی خۆی هێنا. ئەکرەم ڕەزایی خەڵکی سەروەناوی فیروزابادی پارێزگای کرماشان و تەمەن 23 ساڵ و خاوەنی 3 منداڵ بوو کە بەهۆی کێشەی بنەماڵەیی و نەبوونی هیچ پشتیوانیەک ئاگری لە جەستەی خۆی بەردا و بەم شێوەیە کۆتایی بە ژیانی خۆی هێنا. جێگای ئاماژەیە لە چەند ڕۆژی ڕابردوودا ژنێکی دیکە لە ئاوایی خانکەندی سەربەچۆمی مەجید خان کە دووگیان بووە بەهۆی کێشەی کۆمەڵایەتی ئاگری لە جەستەی خۆی بەردەدا. دۆزینەوەی تەرمێک لە گوندی قشلاقی ئەفغانانی سەقز. بەپێی هەواڵە ناوخۆیەکان چەند ڕۆژ لەوە پێش و پاش ئەوەی کە کۆمەڵێک ژن لە شاخەکانی دەوروبەری گوندی قشلاقی ئەفغانانی سەربەشاری سەقز سەرقاڵی هەڵکەندنی گیای بەهاری دەبن، تەرمی لاوێک دەدۆزنەوە. وەک شایەت حاڵان باسی دەکەن پاش ئاگادارکردنەوەی ناوەندە پەیوەندیدارەکان تەرمی ئەم لاوە دەگوازرێتەوە بۆ نەخۆشخانەی شاری سەقز. دۆزینەوەی تەرمی بێگیانی ئەم لاوە سەقزیە لە کاتێکدایە کە ڕۆژی یەکشەممە هەفتەی خاکەلێوە لاوێکی خەڵکی گوندی بەردەڕەشی سەر بە شاری مەریوان بە ناوی سەباح کەماڵاتی پاش ئەوەی کە بۆ هەڵکەندنی گیای بەهاری سەردانی شاخەکانی دەوروبەری گوندەکەیانی کردبوو، پاش 24 کاتژمێر لە ڕۆیشتنی بنەماڵەکەی تەرمی بێگیانی دەدۆزنەوە. ڕێگری لە گواستنەوەی مەریەم شەفیعپور بۆ نەخۆشخانە. بەپێی راپۆرتی کەمپینی نێونەتەوەی مافی مرۆڤ لە ئێران، چەندین مانگە بنەماڵەی مەریەم شەفیعپور داوایان لە بەرپرسانی قەزایی کردووە تا لەگەڵ گواستنەوەی ناوبراو بۆ نەخۆشخانە بەهۆی ئەو نەخۆشیانەی لە زیندان تووشی هاتووە ڕەزامەندی دەربڕن، بەڵام ئەو داواکاریە قبوڵ نەکراوە. هەر بەپێی ئەو سەرچاوەیە بەرپرسانی زیندان نەتەنیا ڕێگەی چوون بۆ نەخۆشخانەیان نەداوە، بەڵکو بەهۆی وتووێژی بنەماڵەی مەریەم شەفیعپور لەگەڵ ڕاگەیاندنەکان و دانی زانیاری سەبارەت بە بارودۆخی مەریەم لە زیندان ماوەی 4 مانگە لە چاوپێکەوتن بێبەش کراون. ئەو خوێندکارە زیندانیە تووشی نەخۆشی میعدە و دڵ هاتووە کە هەوڵی بنەماڵەکەی بۆ چارەسەری نەخۆشیەکەی لە دەرەوەی زیندان تا ئێستا بێئەکام ماوەتەوە. مەریەم شەفیعپور چالاکی خوێندکاری لە 5 گەلاوێژی 1392 دەست بەسەر کرا و ماوەی 67 ڕۆژ لە ژووری تاکەکەسی بوو، پاشان لەلایەن دادگای سەرەتایی بە سەرۆکایەتی سەڵەواتی بە تاوانی کۆبوونەوە بە دژی ئەمنیەتی نەتەوەی و تەبلیغ بە دژی نظام و هەبوونی ماهوارە لە ماڵەکەی 7 ساڵ زیندانی بۆ بڕاوەتەوە. پەروەندەی ناوبراو ئێستا لە قۆناغی پێداچوونەوەدایە.
لە شاری سنە کۆنسێرتێکی تایبەت بە ژنان بەڕێوە دەچێ بە پێی هەواڵێکە بە کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات گەیشتووە لە ڕۆژانی 5 و 6 و 7 گوڵان بۆ ماوەی 3 ڕۆژ کۆنسێرتێکی مۆسیقا لە ساڵۆنی فەرەجی ئەم شارە بەڕێوە دەچێ. ئەم کۆنسێرتە لەلایەن گروپی ویان بە سەرپەرشتی لە عیا تەبیعی و بە هاوکاری بنکەی فەرهەنگی هونەری ئاوای باران بەڕێوە دەچێ. گۆرانی بێژی ئەم کۆنسێرتە لەلایەن خانمە هونەرمەند سۆما نۆرۆزی تایبەت بە ژنان بەڕێوە دەچێ. بینەرانی ئازیز 2 ساڵ لەمەوبەر لە 1 گوڵانی ساڵی 1391 لە شاری بۆکان بە بۆنەی کوشتنی گوماناوی کچێکی لاوی ئەم شارە ناڕەزایەتی بەرفراوان سازکرا. ئێستا تەوەری بەرنامەی ئەم جارەمان بە بۆنەی ساڵوەگەری ئاکسیۆنی جەماوەری چەند هەزار نەفەرەی 1 گوڵانی شاری بۆکانە بە ناڕەزایەتی بە کوشتنی کچە لاوی خوێندکار سومەیە فەیزوڵڵاپور تەرخان کراوە. لە بەرنامەی ئەمڕۆماندا بە هاوکاری میوانی بەرنامە کە خۆی یەکێک لە ڕێخەر و سازماندەرانی ئەم ئاکسیۆنە بووە دەمانهەوێت هۆکارەکان و چۆنیەتی بە ئەنجامگەیاندنی ئەم ئاکسیۆنە بخەینە بەرباس. بەڵێ هەروەک ئاگادارن ماوەیەکە کە لە شاری بۆکان ماوەیەکە لە شاری بۆکان و لە زۆربەی شارەکان دەتوانم بڵێم وەکو هەروەک هەواڵەکان بەدەستم گەیشتووە خەبەرمەیە لەم هاباتیش دیاردەیەک بە نێوی دیاردەی لات و چەقۆکێش و گروپ بەندی و دەستەبازی دروست بووە کە کێشەی زۆری بۆ خەڵک دروست کردو. لەوانە توانم ئاماژە بۆ مەسلەیە بکەم کە 1 گوڵانی لێساز بوو ئەویش کوژرانی کچێکی لا بوو بە نێوی سومەیە کە دیارە کوشتنی مرۆڤێک لێردا کێشە ئەوە نییە کە ئەو مرۆڤە بە تاوانێک کوژراوە یا سوورەت مەسلەی ئەسلی دەتوانم بڵێم ئەوەیە کە کەسێک کوژراوە بۆیە دیار بوو کە ئەو کەسە لەلایەن ئەو باندانەوە دزرا بووە کوشتنەکە لەلایەن ئەوانە بوو هەرچەند تا ئێستا ڕوون نییە کە کەسایەتی ئەسلی و باندی ئەسلی کە ئەو کردەوەی کردو چێە بەڵام دوایەوەی کە ئێمە وەکو کە بەنێوی جەمعیەتی فعالی زەنانی بووکان خۆمان ناساند بوو کە ئەو هەواڵەمان بەدەست گەیشت و ئەو شتەمانزانی کە 24 خاکە لێوە بوو وابزانم کە تەرمی ئەو سەرجیتراوە بڕیاری ئەوەماندا کە بە هاوکاری کۆمەڵە و بە هاوکاری ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات ئەکسیۆنێک گۆڕێ بخەین و کۆبوونەوەی ئەکساس بکەین. هەدەف و بڵێم مەبەست لەو ڕێکخستنە ناڕەزایەتی بوو بە کوشتنی مرۆڤێک و هەروەها بە پێشگرتن بە دیاردەیەکی ناحەز کە ئێستا لە شارەکانی کوردستان هاتووتە ئاراوەکە هەروەک خەڵک باسی لێ دەکەنەوە و جۆرێکە ئێمەش پێمان وایە دەستی ئیتلاعاتی لە پشتە و ڕاستەوخۆ هاوکاریان دەکرێت. زۆر بار پێش هاتووە کە لەلایەن و کەسانەوە لەلایەن و باندانەوە کێشە بۆ خەڵک ساز بوو ئەوە شکایەت و شاکی خصوصی بۆ بەڵام لە ئاکامدا لە دادگای نەتەنیا کە حکمیان پێنەدراوە بەڵکو ئەگەر حکمیش درابێ حکمێکی سووری بووە بۆ ماوەیەک بۆ دوای ئەوە هەموو زانیویانە کە نەخێرە و حکومە بڕاستی نەدراوە بۆ کەسە و زۆر جار دەبینین کە لە ئیدارەکان و لە شوێنەکانی دیکە حتا پۆستیشیان پێدەدەن. بۆیە بە کۆی گشتی هەموو ئەو مەجموعی هەموو ئەو شتانە ئێمە پێمان باش بوو کە ڕێکخستنێک گۆڕێ بخەین و ئەو ڕێکخستنەش بە هێزی بێبڕانەوەی ژنان لە پێشدا و دوایش بە هاوکاری هەموو پیاوانی ئازادی خواست هاتە بەرهەم کە من لێرەدا زۆر سپاسی ڕۆژهەڵات تیوی دەکەم کە هاوکاری کردین بۆ بڵاوکردنەوەی هەموو دەنگ و ڕەنگی ئێمە و هەروەتر سپاسی تایبەتم هەیە بۆ بەڕێوەبەری ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات دادەناهیدی بەهمەنی کە من بۆ خۆم شخصەن بە تایبەتی دیتومە و خەتم لێ وەرگرتووە لەو بوارەداوە هاوکارمان بووە و بەگشتی دەستخۆشی لە کۆمەڵە دەکەم کە هەر وەک دەزانن ئەمە یەکەم جار نییە کە کۆمەڵە لە خەباتی مەدەنی خۆی نیشان دەدا خۆی دەردەخاوە مێژوو نیشانی داوە ئێمە کۆچی مێژووی مەریوانمان هەبوو کە بە ڕێبەری کاکفوات بەڕێوە چووەوە ئێمەش وەکو شاگردی ئەو خەتە پێم وابێ ئەو توانیمان ئەو ڕێکخستنە بکەین و لێرەشەوە دەستخۆشی لە هەموو خەڵکی ئازادی خواز و بە تایبەتی ترژنان دەکەم کە بەشداری ئەو ڕێکخستنە بوون. لە کۆتاییدا دەتوانم لە جوابی پرسیارەکەی ئێوەدا بڵێم کە مەبەستی سەرەکی دژایەتیکردن بوو لەگەڵ ئەو دیاردە ناحەزانێک کە لە کۆمەلگای کوردستاندا هاتوۆتە ئاراوە و هەروەتر لەگەڵ کوشتنی مرۆڤێک.
ماوەی چەند ساڵێکە دیاردەیەکی دزێوی کۆمەڵایەتی لە شاری بۆکان وەک شارلاتانی و ئەزیەت و ئازاری خەڵکی ئاسایی زیاتر لە پێش و هاتووەتە ئاراوە کە بەگشتی مایەی دڵنەگەرانی خەڵکی ئەو شارە لە ئەمنیەتی خۆیان و منداڵەکانیان و بە تایبەت لاوان و ژنان ساز کردووە. قسە و باسی خەڵک بەڕادەیەکی زۆر ئەوەیە کە ئەو کەسانەی وەک شارلاتان لە بۆکان سیمای ناسراون لالایەن ئیدارەی ئیتڵاعاتەوە پشتیوانی دەکرێن و بەڵگەشیان ئەوەیە کە ئەو کەسانە بە ئاشکرا هاتوچووی ئیدارەی ئیتڵاعات و بەرپرسانی سەر بە دەوڵەت دەکەن و هەروەها سەرەڕای ئەو هەموو بێقانونیەی کە ڕۆژانە لە بەرچاوی خەڵک دەیکەن نەدەگیردرێن و تەنانەت لە پۆستە خواری نەدەوڵەتیەکانیشدا دادەمەزرێن و زۆر جاریش بۆ حەلکردنی کێشەی ئیداری خەڵک ڕەشوە وەردەگرن و بە کەڵکوەرگرتن لە پەیوەندیەکانیان لەگەڵ ئیتڵاعات هەندێک کاری وەک سووکە پەروەندە و شتی لەم چەشنە بۆ خەڵک جێبەجێ دەکەن و پۆڵ وەردەگرن. یانی وەکو داردەستی ئیدارەی ئیتڵاعات کەڵکیان لێ وەردەگیرێ و ئەم کەسانە ڕاستەوخۆ بەرنامەکانی ئیتڵاعات دەبەنە پێشەوە لە شاری بۆکان. بەڵێ بەدڵنیاییەوە ئەو ئەکسیۆنە سەرکەوتوو بوو هەموو خەباتە مەدەنیەکان بەڕای من سەرکەوتون چونکی لە سەرەتاوە تۆ دەبێت باز لەوە بکەیت کە تۆ توانیوتە بۆ دەستەبەرکردنی مافەکانی خۆت جەماوەرێک بێنە ڕێگاوە بەڵام بە کەمترین هەزینەی ئەمنەتیەوە ینی کەسێک نەگیراوە کەسێک تووشی مشکل نەبووە بەڵام تۆ توانیت هێزی خەڵک بێنێ دەرەوە هێزی خەڵک پیشان بدەیە و جارێک بە خودی خەڵکی سابت بکەیەوە کە توانایی ستاندنی مافەکانیان هەرچەند ئەگە بنەڕەتی و سەرەتاییش بێ بەڵام توانایی ستاندنی مافەکانیان هەیە وەک دەزانن دوای وەڕێخستنی و ئەکسیۆنەکە ئێمە بڕیارماندا ڕۆژی جومعە سەعاتی 5 ئێوارێ خەڵک کۆ بکەینەوە هاتین لە تەواوی کۆڕ و کۆبوونەوەکان و لە زانکۆکان و لە نێو خەڵکدا ئەومان بڵاو کردەوە کە ڕۆژی جومعە ئێمە بەتەماین کە ڕۆژی جومعە کە شتێکی ئاوا لە ئارەدایە کە خەڵک کۆ بێتەوە و بۆ ناڕزایەتی دەربڕین بە کوژرانی ئەو کچەکە کچێکی لاو و خوێندکار بوو بە نێوی سومەیە فەیزوڵڵاپور کە بەڕاستی بێتاوان کوژرا و بۆیە ئەو ناڕزایەتیەمان وەڕێخست و هەروەها ئێمە بەیاننامەیەکماندا دەرێکە داوامان لە هەموو خەڵکی کوردستان و لە تەواوی قشر و تەیف و نقطەکانی ئەو خاکەوە داوامان لێکردن کە بەشداری ئەو ئەکسیۆنە بن و بە خۆشحاڵیەوە خەڵک پێشوازیان لێ کردووە کاملەن و بەڕای من بە تەواوەتەن سەرکەوتوو بوو و هەروەک دەزانن ئێمە توانیمان خەڵکمان هدایەت کرد بەرەو فەرمانداری لەوێ تا ئەو ڕادەیە چوونە پێشێکە فەرماندار بۆ یەکەم جار پێم وابێ ڕوو بە خەڵک قسەی کرد و هاتە دەرەوە بەڵێنی هەرچەند ئەگەر بەڵێنەکەشی بەجێ نەهێنابێ بەڵام بەڵێنی بە خەڵکدا کە حتمەن ئەو مەسلەیە بە ئەنجام بگەێنێ و تاوانباران مشەخص بکە و دەستگیریان بکە. دوای ئەوە خەڵکمان بەرە و زیندانی عمومی بۆکان ڕاهنمایی کرد و لەگەڵیان بووین کە لەوێشدا خەڵک داوای مافەکانی خۆیان کرد و کۆمەڵێک بابەتیان هێنا بەرپرسیار و کۆمەڵێک شتیان لەوێدا هێنا ئاراوە. بۆیە من بەگشتی دەتوانم بڵێم بەڵێ سەرکەوتوو بووە و هەموو هێزێکی جەماوەری بەڕای من سەرکەوتووە چونکی کاتێککە جەماوەر دێتە نێو بزوتنەوەیەکەوە جەماوەر بێبڕانەوەیەوە حتمما سەرکەوتنی بەدەستەوەی خۆ ئەگەر تەمەشا بکەن زۆر ئاساییە هەر کەسێک دابنیشە و لای خۆی بیر بکاتەوە بڵێ بزوتنەوەیەکی جەماوەری کاتێ 10,000 نەفەر دێتە خیابان ئەسەن کەسایەتیەکی بۆ مشەخەز نابێت دەوڵەت یا حاکمیت کە بیهەوێت تاوانی ئەو بزوتنەوەیە لەو بستێنێتەوە بۆیە یەکێک لەو بزوتنەوانەیە کە کەمترین هەزینەی هەیە بۆیە بزوتنەوەی مەدەنیم بە بڕوای من وە لەوانە و بزوتنەوەی یەکی گوڵان بزوتنەوەیەکی سەرکەوتوو.
لە دوای نەورۆزی ساڵی 1391 هەتاوی لە درێژەی ئەم کردەوانە شیاوانەی ئەم کەسانە لە شاری بۆکان ئەم دۆخە بە دۆزینەوەی تەرمی کچێکی تەمەن 17 ساڵە بە ناوی سومەیە فەیزوڵڵاپور لە قەراغ پارکی ساحلی بۆکان بە چەند قات زیاتر نیگەرانی خستە دڵی خەڵکی و دۆخێکی نائاسایی و نائەمن بۆ خەڵک هاتە پێشەوە. بەر لەوەش دەنگۆی ئەوە هەبوو لە ناو خەڵکدا کە ئەم کەسانە لە هەوڵی ڕفاندن و فریودانی مناڵانی مەدرسەدا بوون بە مەبەستی دەستدرێژی کردن. لە چەند حاڵەتێکدا وەک مەسەلەی ئازاری مناڵانی مەدرسە و مەسەلەی قەتڵی سومەیە سەرنجەکانی خەڵک بە گشتی ڕوو لەو کەسانە بوو کە وەک شارلاتان و ئەرازل ئۆباش پێناسە دەکرێن. لە سەرەتاوە ئاشکرا بوو کە ئەم کێشانە لەو کەسانە سەرچاوە دەگرێت. بەڵێ سەتاسە دەور و نەقشی دەبێتەوە چاو لێ بکە تەنیا خودی ئەو مەسلەی یەکی گوڵان ئەوە سەرکەوتنێک بکتۆ لە چوارچێوەی یاسای کۆماری ئیسلامی داتوانێت ئەکسیۆنە بەڕێوەبەری. هەروەتر ئێمە مەوردی دیکەمان هەیە لە ساڵی 91 مەراسمی نەورۆز بەڕێوە چووکە من بۆ خۆم لە بەڕێوەبەرانی بووم، مەراسمێکی چەند هەزار نەفەری بووە. ئەویش هەروەتر مەراسمێکی سەرکەوتوو بووە بەبێ کێشە چوو بەڕێوە. دیارە ئێمە NGO-یەکمان دامەزران بوو کە لە ژێر مەجموعەی NGO-دا ئەو کارانەمان دەکرد بۆ نمونێمە 8 مارسمان هەر لە چوارچێوەی کۆماری ئیسلامیدا بەڕێوە برد بەبێ ئەوەی کە هیچ هەزینەیەک بدەین. بەڵێ بەدڵنیاییەوە دەتوانێەوە سەرکەوتنی خۆی بەدەست دێنێ لە هەر چوارچێوەیەکدا بێمە دەبێ موقعیەتی خۆمان دەرک بکەینەوە بەخێننەوەی دروست لە موقعیەتی خۆمان و لەو چوارچێوە یاسایەکە ئەگەر چکۆلەش بێ لەو چوارچێوەی کە هەمانە دەبێ دەستکەوتەکانی خۆمان دەستەبەر بکەین و بەدڵنیاییەوە سەرکەوتن لەو شێوە کارەدا نزیکە. شتێکی دیکە پێم خۆش بوو ئاماژەی پێ بکەم ئەوە بوو کە خودی ئەو بزوتنەوەانە بتایبەت بزوتنەوەی ژنان دەتوانێ لە ئاستی سەرەوەدایانی لە ئاستی جیهانیدا شتێک دەخڵقێنێ. ئەویش ئێستا ئەگەر کتێبی ئێدوارد سەعید خوێندرا بێتەوە لەلایەن بینەرانەوە کە دڵنیام کە زۆریان خوێندویانێتەوە، کەسێک کە بە مەسەلەی فێمینیزم ئاشنایەتی هەبێت و پەیگیری مەسەلەکەی بێت دڵنیام کە خوێندوێتەوە. لەو کتێبەدا باز لە ئۆریەنتالیزم دەکا، ینی پەدیدەی ئۆریەنتالیزم پەدیدەیەکە کە باسی ژنانی شەرقی دەکا، ینی تۆ چالشێک بینی شەرق و غەرب دروست دەبێت. شەرقێک کە نائاگاها کە سەنگسار دەکرێت کە لە ژێر فشاردایە، فشارهایەکی کە بۆ ئێمە تقریبەن بۆتە شتێکی کە هەموو ڕۆژە دەیبیستین و لەو بەرەوە غەربێک دروست بووە کە غەربێکە کە عاقڵە کە ئاگاها کە دەتوانی ینی ئەو دووشتە لە پەنایەکدا دروست بوون. لەو کتێبەدا باز لەوە دەکرێت کە من خوێنمەوە زۆرم بەلاوە جالب بوو کە باز لەوە دەکات کە جاری وایە خودی بەتایبەت فێمینیزمی خاوەرمیانە متەئەسر لەو شتەیە دێنێ باز لەوە دەکات کە بەڵێ ژنانی کۆمەڵگای ئێمە سەنگسار دەکرێن و بەرلێدان و بێاحترامی و بێڕێزی و ڕاستە هیچ کەس ناڵێ ئەوانە کێشەنین ویا قبول دەکرێن، بەڵێ بە تونترین شێوە ئەوانە مەحکوم دەکرێن. بەڵام خودی مەسەلەکە ئەوەیە ئێستا کێشەی ژنان لەوە دەرچووە، ینی ئەولەویەتبەندی مەسەلەکان فەرقی هەیە. دروستە ئەوەش کێشەیەکە سەنگسار کێشەیەکە کە بە بڕوای بن بە هیچ شێوەیەک بە هیچ دلیلێک تەوجیه ناکرێت، بەڵام ئەولەویەتبەندیەکەی دەبێت بگۆڕدرێ، ینی ئەولەویەتی ئەسڵی ژیانی واقع و عەرزی واقعی ژیانی ژنانە، وەکو دەبینی کێشەی مەعیشەت و کێشەی کار و شتێکی کە ڕۆژمەڕە لەگەڵتە، نەک سەنگسارێکی کە تۆ لەوانەیە ساڵانە 2 مۆرد 3 مۆرد تووشی بی و بە دەگمەن هەڵبکەوێ. بە تایبەت کە وردە وردە ئەو شتە کەم ڕەنگتر بووەتەوە، هەرچەند هەیە بەڵام ئەولەویەت نییە. ینی ئەو بزوتنەوەی ژنان جارێکی دیکە ئەوەی دەرخستەوە کە نەخێر ژنانی کوردستان و ژنانی کۆمەڵگای ئێمە ئاگاه بەو مەسەلەیان جا چه ئاگاهانە چ نائاگاهانە لە ڕاستای سڕینەوەی ئەو تەفەکورە هەنگاویان هەڵێناوە، داوای مافی خۆیان کردوە لە شتێکی کە لە ڕۆژمەڕە لە ژیانی ئەواندا ڕوودەدا دەستیاندایە مانگرتن و هەستان و ئەترازیان کرد و زۆر بەهێمنانە بەبێ ئەوەی کە بەردێک لە شوشەیەک بدرێە شتێک بشکەیە زۆر هێمنانە ئەو ئەکسیۆنە بەڕێوە چووە. هەروەک دەزانن بە ئاکامیش گەیشت هەرچەند کە فەرماندار هاتە دەرێ بەڵێنی ئەوەیدا کە بە کوژانی ئەو کچە دەستگیر بکرێ و بە سزای خۆیان بگەن، بەڵام ئەو کات کە دەبیسترا کە باندێکن و ئەوانە لای خەڵک ناسراو بوون، بەڵام
لای دەوڵەت دیارە بۆ ماوەیەکی کاتی وەکو سووڕی حکمێک دراو بەڵام دوای ماوەیەکی زۆر کەم هەموو لایەک ئەو کەسانی کە چێهرای شاخصی دەتوانم بڵم ئەو دیاردێن لە نێو خەڵکدا دیترانەوە خودی بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی مەدەنی بەگشتی تەئسیراتی زۆرە لەسەر وەز و حاڵی ئەرزی واقعی ژیانی هەموو تاکێکی کۆمەڵگا بۆ نمونە بزوتنەوەکانی وەکو بزوتنەوەی یەکی گوڵان هەر بزوتنەوەی نەورۆز دەتوان ئاماژە بە 8 مارس بکەم و هەروەتر بزوتنەوەکانی کە لە شارەکانی دیکە وەک شاری مەریوان کە فریشتە نەجاتی کوژرا و دوای ئەو بە هێزی جەماوەری ژنان بزوتنەوەیەک ساز بوو کە بەڕای من ئەو بزوتنەوەیش دێتە درێزەی بزوتنەوەکانی ژنان و زۆریش بەرچاو بوو هەروەتر ئەو مەسلەی کە لە مەریوان بەڕێوە چووی کە دوایەوەی کە کاربەدەستانی دەوڵەت بە پۆشینی لیباسی ژنانە لەبەر پیاوان ژنان هاتنە ئەتڕازکردن و تا پیاوانیش دەتوانم بڵم بەشداری ئەو بزوتنەوانە بوون و ئێترازی خۆیان دەربڕی بۆیە بەعام هەموو بزوتنەوەیەکی مەدەنی دەتوانێت تەئسیری خۆی لەسەر کۆمەڵگادا بنێ ئەگەرتی کاتیش بێ بەڵام بێ تەئسیر نین و تەئسیری خۆیان دادنێن. چەندین جار خەڵکی شاری بۆکان سەبارەت بە کردەوەی خراپی ئەم باندانەوە کە ئێستاشی لەگەڵ بێت وەزاڵە هاتوون و ناڕەزایەتیان دەربڕیوە و دەنگی ناڕەزایەتی خۆیان گەیاندووە تا لایەنی پەیوەندیدار و پەنایان بۆ سیستەمی قەزایی و دادگۆستەری بردبوو بەڵام بەهۆی پشتیوانی ڕاستەوخۆی بەرپرسانی ئیدارەی ئیتلاعات و قەزایی پەروەندەکان لا کەیسی باندەکان و پێشێلکردنی هەرچی زیاتری مافی خەڵکی شاکی پەروەندەی شکایەتەکان بێ ئاکام دەمایەوە و تەنانەت لا چەند موارددا دەنگی دادگا بە پێچەوانەی ئینتزاری خەڵکی شاکی بووە و کەسی شاکی خۆی مەحکوم بە سزا کراوە. لە ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 24 خاکەلێوە هەواڵی کوشتنی سومەیە و دۆزینەوەی تەرمەکەی زۆر بەزوویی لە هەموو شاری بۆکاندا بڵاو بووەوە و بڵاوبوونەوەی ئەم هەواڵە بێزاری و ناڕەزایەتی توندی خەڵکی شاری بۆکانی با کوشتنی ئەم کچە لاوە لێکەوتەوە. لە هەموو شوێن و کۆڕ و کۆبوونەوەیەکی نێو شاری بۆکان باسی ئەم مەسەلەیە دەکرا و با گشتی خەڵک وەک جینایەتێک باسییان لێوە دەکرد و کوشتنی سومەیەیان مەحکوم دەکرد. بە دوای بڵاوبوونەوەی هەواڵی کوشتنی سومەیە فەیزوڵڵاپور و دوای ئەوەی کە خەڵک هەستیان کرد لە وەهادۆخێکدا کە پەنابردن بۆ یاسا و سیستەمی قەزایی کۆماری ئیسلامی وڵامدەرەوەی خواستەکانیان نییە کۆمەڵێک لە ژنانی تێکۆشەری شاری بۆکان بە هەست بە بەرپرسایەتیکردن بە ئەرکی ئینسانی خۆیان زانی بۆ بەرەنگاری لەگەڵ هەردوو دیاردەی شەڕلاتانیسم و کوشتنی ژنان پێویستە ئاکسیۆنێکی ناڕەزایەتی ڕێکخرا و ساز بکەن. ئەم کۆمەڵە ژنە کە سەر بە بەشی نەهێنی ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات لە شاری بۆکان بوون و بەم جۆرە خۆیان پێناسە دەکرد لە کاتی خۆیدا لە بەیانیەیەکدا بانگەشەی کۆبوونەوەیەکیان بۆ ڕۆژی هەینی سەعات 5 ئێوارە لە پارکی ساحلی شاری بۆکان کرد و لە ئاستی شاردا چاپ و بڵاویان کردەوە کە سەرنجام بوو بە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتی گەورە و ئەمە بوو بە هۆی ئەوەی کە هەزاران کەس لە ژنان و پیاوانی ئازادی خواز لە ئاست ئەم جنایەتە ناڕەزایەتی خۆیان دەربڕن. خۆشەویستانی بەرنامەی تەوارەکان بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان تا بەرنمەیەکی تر ئاواتمان سەرکەوتنی ئێوەیە.